ناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەرزی نوێی یاسادانانی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە وتارێکدا ئاماژەی بەوە کرد کە لیژنەیەکیان پێکەناوە بۆی کە سەردانی لایەنە سیاسیەکان بکەن بە مەبەستی دروستکردنی کۆنەگی لەسەر دەستور و کاراکردنەوەی لیژنەی نووسینەوەی دەستور بۆ ڕاپرسی. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شۆرش حەسەن پسپۆڕی یاسای دەستوری، هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. بە ناوی گەلی کوردستان دانیشتنی کردنەوەی خولی پاییزە پاش یەک مانگونی و لە پشوو خولی دووەمی یاسادانانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردەوە و ماوەی 3 مانجیش بەردەوام دەبێت. بە چاوی بایەخەوە لە پێشنیازی پێشکەشکراوی پەرلەمانتاران دەڕوانین سەرۆکی پەرلەمانی کوردستانی ڕای دەگەنێت لە ماوەی ڕابردوودا 34 پێشنیازی یاسا و بڕیار ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە و بە چاوی بایەخەوە لە پێشنیازی پێشکەشکراوی پەرلەمانتاران دەڕوانن. پەرلەمانتارانی بەڕێز، وەک سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پلانمان داناوە کە لەسەر چەند ئاستێک کارەکانمان ئاراستە بکەین و لەم خاڵانەدا چڕیانەکەینەوە. یەکەم، سەرباری کارکردنمان بۆ هاوئاهەنگی و پتەوکردنی پەیوەندیمان لەگەڵ تەواوی فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەوڵی سیاسی و بەکارهێنانی مافە دەستوری و یاساییەکانمان بەردەوام دەبین لەلایەک بۆ بەرگرتن بە پەسەندکردنی ئەو پێشنیازە یاسایانەی کە دژ بە ڕێسا دەستوریەکان و بنەماکانی سیستمی فیدراڵی. دووەم، پەرلەمانی کوردستان پشتیوانی سیاسی خۆی بۆ بژاردەی گفتوگۆ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ بە ئاراستەی دانوستانی هاوسەنگ و چارەسەری لۆژیکی کێشەکان لە بەرژەوەندی کوردستانیان و فراهەمکردنی سەقامگیری سیاسی و ئابووری ڕادەگەیەنێت. سێهەم، بە مەبەستی ڕەخساندنی زەمینەی سیاسی لەبار و ژینگەیەکی تەندروست بۆ کاراکردنەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی دەستمان بە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووە و بەردەوامیش دەبین بە مەبەستی دروستکردنی جۆرێک لە کۆدەنگی سیاسی و نیشتیمانی سەبارەت بە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە دوجار دەبێتە سایەی کۆکردنەوەی گشت جیاوازیەکان و پارێزەری ماف و ئازادیە گشتیەکان و دەبێت فراهەمی ڕەزامەندی جۆرێک لە کۆدەنگی پێشوەختەی بۆ بکەین. 4. داواکارین گشت پەرلەمانتاران و فراکسیۆنەکان هاوکار و هاوئاهەنگ بن بۆ ئەوەی لەم خولەی گرێداندا پەرلەمانی کوردستان بکەینە خاوەنی یاسایەکی سربەخۆ بۆ ڕێکخستنی دەسەڵات و بەرپرسیارەتی و پێکهاتە و کاروبارەکانی پەرلەمان. لە دانیشتنەکەدا دەرفەتی قسەکردن درایە سەرۆکی فراکسیۆنەکان بۆ ئەوەی دیدگا و پرۆژەکانی خۆیان بۆ وەرزی نوێی یاسادانان بخەنە ڕوو. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت پێویستە بەجددی کار لەسەر پرۆژەی چاکسازی و خانە نشینی بکرێت. پێداگیری دەکەین لەسەر پرۆژانێک کە پێویستن بە ژیانی خەڵکەوە و ژیانی موچەخۆرانەوە و خانە نشینان و خاوەن پێداویستە تایبەتیەکان. و لە هەمان کاتدا ئێمە بڕیارمان وایە کە بە دوواداچوون بۆ کار و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە چوارچێوەی ئەرچی چاودێریکردنی حکوومەت و دامدەستگاکانی. موچەخۆران تا ئێستا دیارە شایستەی داراییەکانیان کلیان پاشەکەوت کرا پیانە دراوەتەوە. ئێمە لەم ڕووە پرۆژە یاسایەکمان پێشکەش کردووە بە شێوەیەکی ڕێکوپێک کە زامنی جێڕانەوەی ئەو شایستە داراییەیە. تایبەت بە چاکسازی پرۆژەمان ئامادەیە و خۆمان بە خاوەنی پرۆژەی چاکسازی دەزانین و لەو ڕۆ ئێمە پرۆژەمان پێشکەش کردووە و ئەو پرۆژەی کە لە باسی چاکسازی لە خانەنشینی مەدەنی و سەربازی دەکا ئێمە لە خولی ڕابردوو پێشکەشمان کردووە و لەم خولە لەگەڵ لایەنە پۆلیسەکان دووبارە ئێمە پێشکەش دەکەین. بەپێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان هەر ساڵێک پەرلەمان 2 وەرزی دانیشتنی هەیە، لە ساڵێکیشدا 2 جار پشوو وەردەگرێت. پشووی یەکەم لە سەرەتای ساڵ تا سەرەتای مانجی ئازارە و پشووی دووەمیش لە سەرەتای مانجی تەمووز تا سەرەتای مانجی ئەیلوولە. لەو ماوەیەشدا لەسەر داوای سەرۆکایەتی یان ئەندامانی پەرلەمان دەتوانێت دانیشتنی نائاسایی ئەنجام بدات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر بەخێر بنگسرتە لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە پەرلەمانی کوردستان کارەکانی وەرزین و یاسادانانی دەست پێ کرد کە خولی پاییزێ بەڵام لە بڵین لە ماوەی پێشتردا لە خولی بەهارە پێ دوایە شتێکی ئەو تۆی کردووە یاخود دەبێت ئەولەویات بۆ ئەم خولەی پەرلەمان بۆچی بێت باشە. بڵێ زۆر سپاس بۆ تۆ سڵاو لە بینەرانی بەرنامەکەتان. دەربارەی پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەگە پەرلەمانی کوردستان هەمان ئەزمموی خولەکانی پێشتر بێ ینی هیچ ئومێدێکی لەسەر هەڵناچنین بە واقعیش ئەم جارە کە هەڵبژاردن کرا بۆ پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کە پەرلەمان هەڵبژێردرا و چوونە پەرلەمان ئێمە دەبینین مەسەن لە مانجی 6 2010 یەکەم دانیشتن کراوە تا ئێستا پەرلەمان هیچ بەرهەمێکی نەبووە هیچ بەرهەمێکی ئەو تۆی نەبووە نەیتوانیەوە مەسەن وەکو پێویست دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ بەبێ تەدەخول و دەستخستنە و کاری دەستخستناوی حیزبەکان یعنی نەیتوانیەوە مەسەن پەرلەمانتاران نیانتوانیەوە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن لەو وەختەدا دوای ڕێکەوتنی بژوورە تاریکان ئەمجا مەسەن مەسلەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەمانەیەکدا کراوەتەوە تەنها قانونێکەوە یەکدا کراوێتەوە قانونی سەرۆکایەتی هەرێم بۆ لە کاتێکدا هەرێمی کوردستان دەیان کێشەی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی تێدا هەیە دەکرا پەرلەمانی کوردستان گورستر لە مانجی 6 2010 دەست بەکار بووە لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە بۆیە ئەوەی کە ئەمڕۆژ پەرلەمانی کوردستان خستوێتی ڕوو هەر یعنی بەڕاستی بەڕای من بە بۆچوونی من هەر یعنی خیتاباتی گشتیە خیتاباتی عامە هیچ شتێک نییە کە ئەوەی لێ بخوێنیتەوە کە کردداری ئەمەلی بەدوادا بێ بۆ چاکردنی دۆخەکان. بەس دکتۆر تۆ بە ئیش نازانی بۆ نمونە کە بڕم لە خولی ماوەستم بەهارەیە یاسای سەرۆکایەتی هەرێمیان هەموار کردوتەوە یاسای ئەنجومی پارێزگاکانیان هەموار کردوتەوە سەرۆکی هەرێمیان هەڵبژاردووە متمانیان بە حکومەت داوە ئەمە ینی کارنی هیچی بۆ خەڵک تێدا نیە ئەمانە هیچ شتیان نییە شتی لەوە گرنگتر هەبوو چکەمانە کێشیان نییە پەرلەمان هەر خۆی لە ماوەیەکی زۆر کەمتر زووتر یعنی لە ماوەیەکی کەمتر هات یاسای سەرۆکایەتی هەرێمی یەک دوزار لە کار خست و کاری پێکردەوە و ئەمزا هێنایەوە و ئەمانە مەسەن سەرۆکایەتی هەرێمیان هەڵبژار دەکرا مەسەن ئاور لە ژیانی خەڵک بدەنەوە ئاور لە ژیانی خەڵک داتەوە پەرلەمان بانجی حکوومەت بکە مەسەنە حکوومەتی پێشتریە ئەو حکوومەتی ئێستا کە پێک دێ ئیلزامی بک بەوەی کەلانی کەمداوت تا کابینی نوێر ڕانەگەێنرێ من ناتوانین لێ پرسیینەوە بکەین لە حکوومەتی کار بەڕێکرد بەڵێ پێشتر پەرلەمانتارەکان باسییانەوە دەکەن ئەخر ئێستا یەکەم مەسەن کە لە مانجی 6 2010 پەرلەمان دەست بەکار بووە خەڵک لە تەنگژەیەکی ئابووری گەورەدا مەسلەی مەعاشات و ئەوی خەڵک پەرلەمان نەهاتوە هەڵوێستی نەبووە لەسەر ئەوە بانجی لێ 6 2010 کە سوێندی یاسایان خواردەوە نەهاتوو مەسەن پەرلەمان قسە لەسەر کێشەکانی ناو خەڵکن کە خەڵک پێویستی بۆیە چارەسەری کێشەکانی بکرێ نهاتووە مەسەن پەرلەمان بە دەوری خۆی بۆ حکومەت تاخیر بووە بۆ حکومەت درەنگ پێ هاتووە ئەمە هەموو نیشانەی ئەوەیە کە پەرلەمانەکە پەرلەمانێکی ئیستیشاریە لە دەرەوەی خۆی تحریک دەکرێت خاوەنی ئیرادە نیە ئەگەر پەرلەمانێک خاوەنی ئیرادە بێ حتمما بە زووترین کات حکومەت پێک دێنێ بە زووترین کات ئەرکانی خۆی لە چاودێریکردنی حکومەت لە یاسادانانی لە دانانی ئەو یاسایانەی کە پێویستە بۆ وڵات دەست بەکار دەبێت یاساکان دادنێ هەروەها مەسەلێکی گرنگتریش میزانی وڵاتەکە ئێستا هەموو خولەکانی پێشووتر بەو خولەی ئێستاشەوە دڵنیاش بێن یعنی متابع بکەن ساڵێکی تریش ئەم نازانن مەسەن پەرلەمانی کوردستان نازانێت داهاتی ئەم وڵاتە ئەوەی پێی دەوترێ میزانیت چەندە و چۆنیە لەکوێوە دێ و چۆنی سەرف دەکرێت کە ئەمە گرنگترین شتە ئەسڵی خۆی پەرلەمان بۆ ئەوە دانراوەکەوە چاوی خەڵک بێ لە سەرفکردنی و ئەو داهاتەی کە میلەت هەیەی کە وڵات هەیەی و چۆن لەکوێوە دێ و چۆنی سەرف دەکرێت بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان لە یەکەم خولیەوە تاوەکو ئێستا ئەمەی تیانە بووە لەگەڵ ڕێزم بۆ هەموو خولەکان بۆ هەموو سەرۆکایەتەکانی پەرلەمان نەیانتوانیوە کۆنتترۆلی میزانیە ئەوەی پێدەوترێ بودجەی ئەم هەرێمە چەندە بیکەن ئەمە نییە ئەمە کە خەلەلێکی گەورەیە کە تۆ نەتوانی بودجە کۆنتترۆلکەی ئیتر مەسلەی چاودێریکردنت هیچ قیمەتێکی نامێنێ مەسلەی ئەو یاسانەی کە دایدنێ هیچ قیمەتێکی نامێنێت چونکە ئەساسی هەموو شتەکانی تر بودجەیە لە هەموو شتەکانی تر مەسەن یاسادادنەی پێویستی بۆ یەکەوە بودجە بە بودجەیەک مەسەن ئەم یاسایە جێبەجێ بکرێت
دەی چاودێری حکوومەت دەکەی تا چەند مەسەن ئەو بورجەی بۆی تەرخان کراوە توانی وێتی لە خزمەتی بەرژەوەندی گشتەکاندا سەر بکرێ بەڵام ئەمانە هیچی نەکراوە لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان لە خەمی ئەوەدا نەبووە چە کۆنتترۆلی بودجێ ئەم وڵاتە بکە بۆیە ئەم خولەی پەرلەمانی من تەسەور ناکەم کە بتوانێت کۆنتترۆلی مەسلەی بودجە و داهاتی ئەم وڵاتە بکە بۆیش قەیرانەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادیدایە. سپاس دەکەم دکتۆر دواتەگرم و لای بەرز ڕووپاک خان سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت لە ماوەی ڕابردوو ئەگەر پرسیار بکەم سەبارەت بەوەی کە بۆچی پەرلەمان نەیتوانی مەسەڵەن کۆمەڵێک یاسا دەرکە کە لە بەرژەوەندی خەڵک دابێت تەنابوونم یاسای سەرۆکاتێرێمی هەموار کردەوە یاسای ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی سەرۆکیێرێم وە متمانەدان بە حکوومەت و کابینەکەی ئەنی ئایا فراکسیۆنەکانی ئۆپۆزیۆنیش پرۆژیان نەبووە بۆچی منی پرۆژەیەکی بڵین یاسایەکی گرنگ دەرنەکرات لە خولی بڵین بەهارەوە ئێستا لە خولی پاییزە بنیازی چی؟ بەنای خی گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و زۆر سوپاس بۆ بینەرانی پەیام کە ئێستا بە دیار ئێمەوە دانیشتون و سڵاو ڕێزم بۆ میوانە بە ڕێزەکەشتان بەڵێ لە وەرزی پاییزە خولی گرێدان کە ئیمڕۆ دەستی پێکرد خولی تەشریعی و هیوادارم وەکو خولی ڕابردوو هەیمەنەی حیزب زاڵ نەبێ بەسەر پەرلەماندا چونکە بەڕاستی لە خولی ڕابردوو وەکو کاک دکتۆریش باسی کرد پەرلەمان دەجوولێندرێ ئەنی جوولەی پەرلەمان بە هێزە سیاسیەکانی دەرەوەیە واتە هێزە سیاسیەکان حیزبە سیاسیەکانی دەرەوە پەرلەمان دەجوولێنن بەداخەوە ئەمە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان تووشی بێ ئومێدی دەکا ئەمە ئەوەش ناگەێنێ کە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان پێشنیازیان نەبووە بەڵکوی ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکانی تریش پێشنیازی یاسامان هەبووە و کارمان لەسەری کردووە پێشکەشمان کردووە و هەروەها دەتوانم بڵم لە ناو پەرلەمان شەڕمان لەسەری کردووە بۆ ئەوەی بخرێتە بواری تێبەجێکردن بەڵام دوجار نابێ ئەوشمان لەبیر بچێت کە باوەڕمان بە سیستەمی دیموکراسی هەیە دیموکراسیەتیش زۆرینە و کەمینەیە ئێمە دەبێ کە زۆرینەی پەرلەمانی ئەگەر بە تەزویریش بێ هێزە دەسەڵاتدارەکان ئەوانەی کە ئێستا حکوومەتیان پێکهێناوە و ئەوانیش پەرلەمان دەجوولێنن و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش پێک هاتووە لە ئەو هێزانەی کە چەند ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن و هەروەها ئەوان هەیمەنیان زاڵە بەسەر حکوومەتیش و هەروەها پەرلەمانیش بەداخەوە بەڵام و خەڵکی هەرێمی کوردستانە کە بەشێکی تەزویر بێ بەشێکی خەڵکی هەرێمی کوردستانە متمانی داوە بۆ هێزانەکە ئاوایان ئەو دۆخەیان بۆ پەرلەمان و هەروە بۆ حکوومەتیش دروست کرد ئێمە بەڵام لەگەڵ ئەوانەشدا ناکرێ ئێمە ڕابوەستین ئەگەر بە کاری تاکە کەسیش بێ وەکو پەرلەمانتار و هەروە فراکسیۆنیش بێ ئێمە لە هەوڵەکانی خۆمان ناوەستین هەلا لەو ئەرکە پەرلەمانیەی کە ئێمە پێویستە جێبەجێ بکەین ئەدای بکەین ئێمە دەیکەین ئەرکی چاودێریکردن و هەروەها لێپرسینەوە لە حکوومەت و هەروە بەدواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت و هەروە داواکاری لە حکوومەت کە پرۆژە بودجە بنێرێتە پەرلەمان و پەسەندی بکەن ئێمە بە هیچ شێوەیەک لەو ئەرکانەی خۆمان ناوەستین و مارەسە ئەرکەکانی خۆمان دەکەین تا ئەو کاتێکە لە ناوخولی پەرلەمانداین و ئێستاش بۆ ئەم خولەش کۆمەڵێک پێشنیازی یاسامان ئامادەیە کە هەمووی لە چوارچێوەی خزمەتکردنە بە خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها کۆتایی هێنان بۆ بارودۆخە ناهەموارەی کە لە قەیرانی دارایی و لە پاشەکەوتی موچە و کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهاتووە ئێمە لەم خولە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێک هاتووە دەتوانین چاودێری ئەم حکوومەتە بکەین بەڵام حکوومەتی کاربەڕێکەر کە لە خولی ڕابردوو ئەدای کارەکانی دەکرد ئێمە وەکو پەرلەمانتاری نوێ لەم خولە نەمان دەتوانیت لێ پێچینەوە لە حکوومەتی ڕابردوو بکەین تەنها دەمان توانی بە دوواداچوون بکەین کە بە دوواداچوونیشمان بکرد بە پێویستی بە لێ پێچینەوە بە نەمان دەتوانێت چونکە متمانەمان بە حکوومەتی ڕابردوو نەدابوو بەڵام ئەم حکوومەتە لەو پەرلەمانە متمانەی وەرگرتووە بۆیە ئێمە لە هەموو ڕێکارە پەرلەمانیەکان وەکو ڕێکاری ئۆپۆزیسیۆنی بەردەوام دەبین تا ئەو حاڵەتەی کە بگاتە ئەوەی کە لێپرسینەوە لە وەزیرەکانیش بکەین کە بەتاچی پەرلەمانتاری ئەهێزی ئۆپۆزیسیۆن بەڵێ بەس وەکو ئەم خولی پاییزە یانی ئەو پرۆژە یاسا و یاخود بڵین پێشنازی یاسیانی کە هاتوون چەندن و پەرلەمان کاریان لەسەر چەندیان دەکات چەندیان هاتوونەتە لیژنەی یاسایی پرۆژەکان بڵین پرۆژە و پێشنازی یاسایەکان چی؟
بەڵێ دیارە وەکو ئیمڕۆ سەرۆکی پەرلەمانیش ئاماژەی پێکرسی و سێ پێشنیاز یاسای پەرلەمانتاران هاتۆتە لای دەستەی سەرۆکایەتی. دەستەی سەرۆکایەتی 28 پێشنیاز یاسای ئاراستەی لیژنەی یاسایی کردووە. لەو 28 پێشنیازی یاسایە 14یان ئاراستەی حکوومەت کراون لەبەر ئەو خاڵە پەیڕەویەی لە مادە 79 بڕگە 4 باز لەوە دەکا هەر پێشنیازی یاسایەک ڕەهەندی دارایی هەبێ یاخود پارگرانی دارایی بخاتە سەر حکوومەت دەبێت ڕەئی حکوومەتی لەسەر وەرگرین لەژێر لە بەرمەبنای ئەم خاڵە ئەوە پەیڕەویە ئێمە ئاراستی حکوومەتمان کردوون بۆ ئەوەی هەم ئەگەر حکوومەت لەسەر ئەم پێشنیازی یاسایانە و لە چوارچێوەی هەڵە گشتەکانی خۆی پرۆژەی هەیە پرۆژەی خۆی پێدەوڵەمەند بکە و پرۆژەکەمان ئاراستە بکە و هەم وەڵامی پێشنیازی یاسایەکە بداتەوە کە ئایا چۆن کاری لەسەر بکرێت ڕەئی خۆی دەرببڕێ. 14 پێشنیازی یاسای تریش ئێمە وەکو لیژنەی یاسای ئاراستی دەستی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمان بە هەماهەنگی کۆبوونەوەیەکمان ئەنجامدا کە ئەم 14 پێشنیازی یاسایە چۆن کاری لەسەر بکەین بۆ ئەوەی لە خولی گرێدان کاری لەسەر بکەین و کۆبوونەوەی یەکەم و دووەمی پەرلەمانی بۆ ئەنجام درێ لە کۆبوونەوەی سێم دەنگدانی لەسەر بکرێ بە یاسا. بەڵام لەو 14 پێشنیازی یاسایەش ئێستا 6مان ئامادە کردووە بۆ ئەوەی ئامادەیە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێ و هەروە دەنگدانی لەسەر بکرێ بە یاسا. ئەو 6 پێشنیازی یاسایە سەرجەمیان یاسای ئەو یاسایانە کە لە پەرلەمانی عێراق دەرچوونە لێرە پێویستە قانونی ئینفازی بۆ دەربچێ بۆ ئەوی بەرکار بێ. بەڵێ وەکو بڵێن کام وەکو بەڵێ بەڵێ پێشنیازی یاسای داواکاری گشتی پێشنیازی بەڵێ پێشنیازی یاسای کە فراکسیۆنەکانیش داوایان کردووە بەرکارکردنی قانونی خانەنشینی موحەدی عێراقی و هەروە کۆمەڵێک پێشنیازی یاسای ترن کە ئێستا لە بەردەستمدانینە بۆی ئاماژەی پێ بکەم. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرێن بۆ لای بەڕێزت دکتۆر شۆڕش سەبارەت بە مەسەلەی بودجە کە بەڕێزوت پەرلەمان نەیتوانێت تا ئێستا بڵێن سەرچاوەکانی داهاتی هەرێم ئاشکرا بکات. پێ دوایە ینی پەرلەمان دەبێت چ فشارێک بکە بۆ نمونەکە لەم کابینەیە کە بودجەی 2019 بێتە پەرلەمان خۆتان ئاگادارن کە لە 2013ەوە بودجە نەهاتەوە یەکێک لە کارەکانی پەرلەمانیش پەسەندکردنی بودجێ خۆی پێشتریش کە هەبێ یعنی شتێکی شکلی بووە لە پێش 2013 ئەگەر هەموو قانونەکانی بودجە بخوێنیەوە مەسەن لە ساڵی 92 ئەگەر هەبوو بێ هەموو ساڵەکان دانەندراوە شتێکی شکلی بووە. حەقیقەتی بودجە لای پەرلەمان ئاشکرا نەبووە چەند داهات بووە چۆنی سەرفراوە ئەمە یعنی بەردەوام تا ئەم دقەیەوە دڵ نیاشم لەم خولەش بە هەمان شت دەبێت لەبەر ئەوەی پەرلەمان تەنها هاتنی پرۆژە بودجەکە بۆ پەرلەمان گریگ نییە ینی تەنابێتە پەرلەمان پەسەند بکرێت دەبێت پەرلەمان بزانێ داهاتی ئەم وڵاتە چەندە بە ئیزنی ئەو سەرف بکرێت چکە بۆ هەر بودجەکە بودجەکە هەیە بودجەکە پەسەندەکە ساڵی داهاتوو مەسەن لە کۆتایی ساڵ دەبێت حسابی ختامی بۆ بێتەوە بزانی ئەم پارەیە ئەم بودجەیە چۆن هاتووە چۆنی سەرف کراوە دەبێت لێکۆڵینەوە لەوە کات چۆن سەرف کراوە تا ئێستا ئەمە نەکراوە لە هەرێمی کوردستان ئەمە نییە لە ئێمە لە هەرێمی کوردستان بۆیە من دڵنیام لەم خولەش و لە خولی داهاتوش یعنی دڵنیام کە لەم خولەش و لە خولەکانی داهاتوش پەرلەمان ناتوانێت ئەو ئەرکە بینێ کە چاوی میلەت بێ لە کۆنتڕۆڵکردنی داهات و خەرجی هەرێمی کوردستان ئەوەی کە پێی دەوترێ بودجە چونکە بۆ پەرلەمان دەسەڵاتێکی نزمترە هەیکلێکی بێ ئیرادەیە ئیرادەی نییە هەیکلێکی زیاتر ئیشتیشاریە مەجلیسێکی ئیشتیشاریە لە ڕاست هەژمونی ئەو حیزبانەی کەوا لە کوردستان کۆنتڕۆلی دەسەڵاتی سیاسیان کردو ئەمان زیاتر حکمڕانی ئەم وڵاتە دەکەن کەوا لە پشتی پەرلەمانەوە بەڵام ئەوانەی کە هەیە ئەو مۆساتانە هەیە ڕاستە پەرلەمانەیە حکوومەتەیە بەڵام ئەمانە هەمووی وەکو شتی شکلین یعنی خاوەنی دەسەڵاتی حەقیقی نییە پەرلەمانی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە حتا مەسەن لە پەرلەمان ئەگەر لە بەتەواوی خولەکان دیقەت دێن دەبین لە چاو حکوومەتی هەرێمی کوردستان زەئیفتر بووە بەردەوام نەیتوانیوە لە حکوومەت پرسێتەوە
ئەگەر لە میزانیەکەش گەڕێن بودجەکە بینە سەر لێپرسینەوە تا ئێستا نەمان بینی مەسەن وەزیرێک ئیستیزوا بکرێ متمانەی لێ وەرگیرێتەوە تۆ دەبینی مەسەن لە بەغدا بۆ وەزعشەوە کە لە 2003ەوە دەستیان پێکرد 2004 و 5ەوە دەستیان پێکرد چەند وەزیرێک متمانەی لێ وەرگیراوەتەوە چەند وەزیرێک دەرکراوە بۆ حکمی ئەوەی کەوا متمانەی لێ وەرگیراوەتەوە ئیستیزوا بکراوە بەڵام ئەم حالەتە لای ئێمە نەبووە هەرچەندە زۆر وەزیریشمان هەیە کە شایانی ئەوە بۆ متمانەی وە لێ وەرگیرێتەوە شایانی ئەوە کە ئیستیزوابی لەگەڵ بکرێت ئەمە مانای ئەوەیەکەوە پەرلەمانی ئێمە بەداخەوە کە خاوەنی ئیرادەیەکی بەتوانانیە زیاتر هەیئەتێکی ئیستیشاری وەک ئەوەی کەوا هەیئەتێکی خاوەن ئیرادە بێ بتوانێت نوێنەری خەڵک بێ و ئەم حکوومەتە کە بە مستیقی و متمانەی ئەو دانراوە بتوانێت لە پێچینەوە لە حکوومەتەکە خەلەکە چیە دکتۆرانی بۆم نەمڕۆ سەرۆکی پەرلەمان لە وتارەکەی داواشی کرد کە یاسایەک بە ناوی ئەرک و پێکاتی پەرلەمانی کوردستان بۆ ڕێکسین دەسەڵات و بەرپرسیارەتی پێکاتی کاروبارەکانی پەرلەمان دەربچێەوە فراکسیۆنەکان پێشگیری بکەن ئێمە پەرلەمان بۆچی نتوانێت ڕۆڵی خۆی کێشەکە لە پەرلەمانتارانە لە دەستەی سەرۆکایەتیە لە مەسەلەن ڕاوێژکارەکانیەتی لە چێتی کێشەکە خۆی لە پێکاتەی پەرلەمانە لە پەرلەمان خودی خۆیەتی ئەگەر باز لەو یاسایە دەکەن ئەو یاسایە بێگومان ئەم یاسایە تۆ هەتە پێویستە نیە لەبەرەوەی تۆ یاسایەکەت هەیە پێی دەوترێ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەم یاسایەدا چۆن پەرلەمان پێک دێ اختصاسەکانی پەرلەمان هەمووی دیاری کراوە دوای ئەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانت هەیە کە ئەمیش هاتووە ئەم یاسایی وەرکردوتەوە بە حکمی ئەوەی ئێمە دەستورمانیە کەواتە تۆ ئەگەر پتەوێک کارابی و ئیش بکەی پەکر لەسەرەوە نەکەوتوی ئەم یاسایەت هەبیانە چکە ئەو یاسایی ئێستاهاتە هیچ کەم و کوڕێکی تیانێت دەتوانی مەسەن بیگۆڕی یاسایەکی نوێ دەرکەی ئەمە کێشە نیە بەڵام کێشەکە ئەوەیە کە پەرلەمان هەرچەندە یاساژ ڕێی پێداوە کە لێپرسینەوە لە حکوومەت بکە بە وەسایلەکانی لێپرسینەوە بەڵام نەیتوانیوە تا ئێستا بە یەک لە وەسیلەکان یا ئیستیزوا بە یا پرسیارکردنە یا ئیتیهامە تحقیقە هیچ بەکاربێنە لە بەرامبەر وەزیرەکان یا لە بەرامبەر سەرۆکی وەزیران بۆ نمونە بۆ خەڵکیان ڕوون نەکردوەوە ئەمە لە 2015ەوە مەسەن ئەم مەسەرەی پاشەکەوتی بودجە بۆچی ئەم وڵاتە کەوتە ئەم قەیرانەوە بۆچی مەسەن وەزیری دارایی لێ نەپرسراوەتەوە سەرۆک وەزیران لێ نەپرسراوەتەوە نەپرسیاری لێکراوە نە ئیستیزوا بکراوە لە کاتێکدا مەسەن سیر دەکەی مەسەن لە بەغدا کە هەمان دۆخ و بارودۆخە وەزعەکە وەکو ئێرە لێ نەهاتووە هەمان داهاتی ئەوەی کە لەوێ هەیە لێرەشیە جگە لەوە کە لێرە زۆر داهاتی تریشێ و لە بەغداش داهات وەرژگیرێ جا ئەمانە مانایوەیەکەوە پەرلەمان وەکو پێویست لە بەرژەوەندی گشتی خەڵک نیە نوێنەری ڕاستەقینەی خەڵک نیە وەک زیاتر نوێنەری حیزبەکانە ئەگەر نوێنەری ڕاستەقینەی خەڵک بێ لەسەر ئەم مەسەلانە دوور ناکەوێتەوە پێداگری دەکات بانجی حکومت دەکات بانجی سەرۆکی حکومت دەکات بانجی وەزیری تایبەتمەند دەکات بۆ ئەوەی کەوا بزانێ خەلەلەکە لەکوێیە دوای ئەوەی مەسەن دوای 4 ساڵ مەسەن ئێستا هەر خۆیان پێش چەمانجێک ڕایانگەیان پێش ماوەیەک ڕایانگەیان کەوتیان پاشەکەوت نەما بەڵام سیر دەکەی ئێستا پاشەکەوت بە شێوەیەشتر ماوە چۆن ماوە باش پاشەکە ماوە کاکە ئێستا خەڵک لە مانجینەوە ئێستا تازە زۆربەی خەڵک ئێستا مەعاشی مانجی پێنجی وەگرتووە یا هەندێک وەری نەگرتووە کۆمەڵی خانەنشین مەعاشیان موچیان وەرنەگرتووە ئەی ئەمە چییە تۆ لە کاتێکدا لە بەغدا مەسەن ئێستا ئەوە خەریکن مەعاشی مانجینەوە بۆ خۆیان وردە تەوزیع دەکرێت ئێمە ئێستا مانجی 6 لێرە تەوزیع نەکراوە ئەمە بۆ خەلەلە ئەمە هەمووی خەلە جگە لە ئەمە تۆ لە مەعاشا لێگەڕێ کەرتەکانی تر کەرتی پەروەردە کەرتی تەندروستی کەرتی خوێندنی باڵا هەمووی مەشاکلی تایە ئەوەندەی یعنی ئەگەر تۆ لەم وڵاتە مەسەن پێویستت بە عیلاجی تەندروستی بێ ئەگەر بەرەو نەخۆشانە تایبەتمەندەکان نەڕۆی هیچت بۆ ناکرێت لە گشتەکان شتێکت دەست ناکەوێت بەڕاستی ینی ئەوەندەی کە ئێتیمام لەسەر کایە گشتێک کایە تایبەتمەندەکانە لە بواری خوێندن لە بواری تەندروستی ئەوەندە کەرتە گشتێکە ئیهمال کراوە ئەمە هەموو کە ئیشی حکومەتە ئێمە پێویستمان بۆ یەکەوە کەرتە گشتێکە بژێنینەوە ئەمجە دوای فەرمولایانی کوشت و کاڵی لایانی پیشەسازی هیچمانی ئێمە 28 ساڵە تۆ دەبێت ئەم وڵاتە چۆن دروست دەکەی دەبێت بەرنامەتە بێ پلانەتە بێ هەر بە خیتابات نابێ هەر سەرۆکی ئێمە کێشەمان ئەوەیە موسساتی نین یەکێک دێ دەبێت بە سەرۆکی وەزیران یەکێک دێ بە سەرۆکی پەرلەمان ئیتر کۆمەڵێک تەسریحات دەدا تەسریحاتی عام بەبێ ئەوەی 4 ساڵ دەڕوا هیچی لێ تەنفیز کرابێ ئەوە لە زمانی هەموو ئەوانی تریش بینیمان ئەوەی کە ئەمڕۆ باس کراوە ئەمانە وەکو پێویست ئەسڵەن بە ناحی عملی هیچ ئیشی لەسەر نەکراوە لە کۆنیشدا ئێستا ئیشی لەسەر ناکرێت ئەگەر بیانەوێ ئیشی لەسەر بکەن زارێ لە پێشەوە لە بینی خۆیان بانجی حکومەت دەکەن بۆچی کاکە وەزع بۆ شێوەیە کەرتەکان هەموو یارە و ئێتەوە وەزیری کوشت و کاڵت هەیە وەزیری
پیشسازی تێ زۆربەی لە بووە زۆربەی کایەکان وەزیری تایبەتمەندت تێ ئەمجا لە ناو پەرلەمانیش لیژنەی تایبەتمەند هەیە بەم کایانە هەتا ئێستا نە وەزارەتەکە نە لیژنەکانی پەرلەمان وەکو پێویست بە ئەرشی خۆیان هەڵناستن لە جوولاندنی ئەم کایانە بە شێوەیە کە لە خزمەتی بەرژەوەندی گشتی خەڵکداوێت بۆیە ئێمە ناتوانین مەسەن لەسەر ئەمەل هیوا بچنین لەسەر ئەم قسانەی کە ئەمڕۆ مەسەن بڵاو کراوەتەوە لەگەڵ ڕێزم لەلایەن سەرۆکی پەرلەمان. سپاس دەکەین ڕووپاک خان بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە وتت چواردە بڵین پێشنیازی یاسا نێدراوەتەوە بۆ حکومت لەبەرەوەی کە ڕەهەندی دارایان هەبوو یاخود ئەوەی کە پرۆژە چاکسازیەکەی حکومت دەربارەی موچە و خانەنشین و دەرماڵە و ئیمتیازات و بەخشیشەکان ئایا تا ئێستا نەگەیشتۆتە پەرلەمان بۆی کە کاری لەسەر بکەن؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە پێم باشە ئاماژە بەوە بکەم لەسەر قسەکانی دکتۆری بەڕێز کە باز لەوە دەکاکە پەرلەمان بە ئەرچی خۆی لە پرسیارکردن هەڵنەستاوە ئەگەر وەکو مؤسسەی پەرلەمان بێ من لەگەڵیمە بەڵێ دەستی سەرۆکایەتی پەرلەمان دەستەیەک نییە دەستەیەکی سەر بەخۆ بێ و هەروەها بە ئەرکەکانی خۆی وەکو ئەرچی پەرلەمانی بەجێبگەێنێ بەڵام ئەگەر پەرلەمانتاران باز لە پەرلەمانتاران بکەین ئێمە وەکو پەرلەمانتاران چەندین پرسیارمان و وەکو لیژنەکانیش ئاراستەی وەزیرەکان کردووە بەڵام ئەوە حکوومەتە کە ئەرچی خۆی جێبەجێ ناکە تەنها وەڵامی پرسیارەکانیش ناداتەوە بۆ مەسەلەی پێشنیازی یاسایەکان کە باز لەوەی دەکەین کە ڕێی حکوومەت هەتا ئێستا حکوومەت ڕێی خۆی دەرنەبڕیوە لەسەر پێشنیازی یاسایەکان بەداخەوە تا ئێستا ئەو پێشنیازی یاسایانەی کە ئاراستەی حکوومەتمان کردووە هیچ وەڵامێکمان لە حکوومەت بۆ نهاتووە یان بۆی کە بڵێن ئێمە پرۆژەمان هەیە بە پرۆژە وەڵامتان دەدەینەوە یان بۆی بڵێن ئێمە پێمان جێبەجێ دەکرێت بە ببێ بە یاسا یاخود پێمان جێبەجێ ناکرێت بەداخەوە باشە ڕووپاکخان ئەمە خەلەلە تەنها ئەو دەنگۆیە هەیە لە چوارچەوەی هێڵە گشتیەکانی کارنامەی حکوومەت کە لە ناو پەرلەمان خستیە ڕوو دەنگۆیەک هەیە کە پرۆژەی ئیسلاح پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان دەیهێنێ بۆ پەرلەمان و لیژنەی لەسەر پێکهێناوە نووسرای ئاراستەی پەرلەمان کردووە پەرلەمان بەداخەوە لیژنەیەکی دروست کردووە تەنها ئەو فراکسیۆنانە تێیدا ئەندامن دەستی سەرۆکایەتی بڕیاری داوە کە بەشدارن لە حکوومەت لە کاتێکدا دەبێت ئەفزەڵیەت بە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان بدرێ فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن دەبێت ئەفزەڵەتی کاری پەرلەمانی پێ بدرێ کە بەداخەوەی هیچ ئەندامێکی فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان لەناو ئەو لیژنەیە دانینە بۆ نووسینەوەی یاسای چاکسازی لە کاتێکدا کە فراکسیۆنی کۆمەڵ لە خولی ڕابردوو خاوەنی پرۆژەی چاکسازی لە موچە و دەرماڵە و خانە نشینی بووە و فراکسیۆنی کۆمەڵ ئەو پرۆژەی پێشکەش کردو و دوایی نردویەتی بۆ حکوومەت پرۆژەکەی خۆی دەوڵەمەند کردووە و لە ئەنجامدا ئەو پرۆژەیە دەرچووەکە لە خولی ڕابردوو نەبوو بە یاسا لەبەر ناکۆچی نێوان لایەنەکان و هەروەها ڕێگری لایەنەکانی دەسەڵات ئێستا دەبینین پەرلەمان لیژنەیەک پێک دێنێ هیچ فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن ئەندام نییە لەو لیژنەیە بەڵام ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەم خولە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانە نشینی ئەوەی کە ئێمە قەناعەتمان پێ هەیە ئامادەمان کردووە لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە پێشکەشی دەستێ سەرۆکایەتی پەرلەمانی دەکەین ناکرێت ئێمە ڕابوەستین لەسەر حکوومەت کە ئایا پرۆژە دەهێنێ یان نا چونکە لە خولەکانی ڕابردوو و هەروە کابینەکانی ڕابردووش کە حکوومەت کارنامەی خۆی خستۆتە ڕوو کۆمەڵێک بەڵێنی گەورە و زەخمی داوە لە بەردەم پەرلەمان بەڵام هیچی نەچۆتە بواری جێبەجێکردن بۆیە ئێمە ڕاناوەستین لەسەر پرۆژەکانی حکوومەت کە ئایا حکوومەت پرۆژەی دەبێ یان نابێ ئێمە کۆمەڵێک پێشنیازی یاسامان لە لای خۆمان گەڵاڵە کردو و هەندێکیمان ئامادە کردو و نووسیمانەتەوە و هەروە واژووی پێویستی ئەندامانی پەرلەمانی بۆ کۆ دەکەین و واژووی دەکەین بۆ ئەوەی ئاراستی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین لەم خولەژدا کە لە خولی ڕابردووش ئێمە پێشکەشمان کردبوو لەو پێشنیازی یاسایانە یاسای سندوقی خانە نشینی یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئاسایش کە بەڕاستی بارگرانێکی دارایی گەورەیان خستۆتە سەر حکوومەت چونکە دەبینین هەر لە هێزەکانی پێشمەرگە بگرا 1970 کە خانەنشین بوون ئەو هێزانە ڕۆژێک هەیەە ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگایەتیان نەکردووەکەی کەچی ئێستا بە موجەیەکی زەبەلاح خانەنشین بوون و هەروەها بە ئەلکترۆنیکردنی سیستەمی بانکی و گەڕانەوەی پاشەکەوتی موچە لە ڕێی ئەو سیستەمی بانکیە
چوونە سەر حسابی پاشەکەوتی موچە چوونە سەر ئەو حیسابە بانقی کە بۆ موچە خۆران دادەمەزرێ و کۆمەڵێک پێشنیازی یاسای ترکە ئێستا سەرقاڵین و هەروەها هەندێک بیرۆکە لە لا مانگەڵاڵە بووە کە پێویستە لەم خولەی پەرلەمانی کوردستان بکرێنە یاسا و هەروەها کاری لەسەر بکرێت کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و قوتی خەڵکەوە هەیە. بەڵێ بەس زۆر بە کورتی ڕووپاکخان سەبارەت بەوەی کە ئێستا حکوومەت دیار نییە کەی پرۆژ تاکسازێکی دەنێرێ بۆ پەرلەمان؟ ئێمە ئەوەی کە گوێبیست بووین بە فەرمینا بە شێوەیەکی نافەرمی لە پەرلەمانتارەکانی سەر بەهێزەکانی دەسەڵات دەڵێن لە ناوەڕاستی مانگی نۆ بە پرۆژەکە دێ بۆ پەرلەمان چونکە هەر لە یەکینۆ کە ئیمڕۆ وەرزی گرێدان دەستی پێکرد تاوەکو یەکیدا وادەی پێشکەشکردنی پرۆژە یاسا و هەروە پێشنیاز یاسای پەرلەمانتارانە دوای یەکیدا کۆبوونەوەی پەرلەمان بۆ مەبەستی خوێندنەوەی یەکەم و دووەم و هەروە دەنگدان لەسەر پرۆژەکەیان پێشنیازەکە ئەنجام دەدرێتەوە تا یەکیدا کۆبوونەوەی پەرلەمان بە مەبەستی کارکردن لەسەر پرۆژە پێشنیاز یاساییەکان ئەنجام نادرێت. سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر دەسەبارەت بە ئەو مەسەلەی پرۆژە تاکسازیەکە کە لە خولی ڕابردوو شەرکێشەی لەسەر بوو وەڕۆپاکخانی ژاماژەی بۆکە کە تا ئێستا نانێدراوە بۆ پەرلەمان. پێ دوایانی ئێستاش کێشە هەیە لە نێو هەردوو پارتەکە لەسەر مەسەلەی ئەوەی کە چۆن مەسەلەن چارەسەری بندیوارەکانیان بکەن؟ وڵی مەسەلەی ئەم چاکسازیە ئەنی حەز دەکەی جددیت نییە.
سووربوونیەک نییە لەسەر مەسلەی چاکسازیکردن لە مەسلەی ئاشات و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانە نشینان و ئەوانە ئەگەر بیانەوە مەسەن ئاسانە چونکە زیاتر کێشەکە لەوانەی خوارەوە نییە لە فەرمانبەرە گشتەکانەوانەی تر لە پلە تایبەتیەکانە لەمانی ترە و ئەمە ماوەیەکی زۆرە مەسەن 3 ساڵ پێش ئەو ڕۆبوو نازم چەند زیاتر بوو مەسلەی بایۆمەتریان بە خەڵک کرد و هیچ ئەسەرێکی لێ پەیدا نەبوو ناتن ئیش بە دەرەنجامەکەی بکەن چێ زیادە خۆ لەمە زیاترسی هەمووی بە ئەلکترۆنیار فەرمانبەرێک بوو بە ئەلکترۆنی سوەسەر ئەم جیهازە ئەلکترۆنیە و هەموو زانیارێکی لێ وەرگیرا دەکرێ مەسەن لەمە هەموو کەم و کوڕیەک هەموو غەش و تەزویرێک دەرکەوێت لەمە بەڵام ئیشی دیارە ئیشی پێنەکراوە دیارە جدیت نەبووە لە مەسەرەی چاکسازی لەو وەختەوە بەڵام ئێمە پرسیار دەکەم مەسەن کاتی پرۆژەیاسەکەش هەمان شتێنی بۆ پرۆژەیاسەکەش ئەوەندەی ناوێت ئەمەندەی ناوێت لەبەرەوەی یعنی زیاتر مەسەرەن پلە تایبەتەکانە مەسەن لەناو سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستانە سەرۆکایەتی پەرلەمانە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی حکوومەتە هەندێک وەزارەتەکان لەوانەیە مەسەن پلەی زیادی تیاابێ مەسەن لەگەر پێویستی بە 2 مستەشارە بێ 15 مستەشاری لەیە یاخۆ پێویستی بە 5 مستەشارە بێت 30 مستەشاری لێ یا چەند پێویستی بە 3 خەبیرە بێ 15 خەبیری لێدانراوە ئەمانە دەکرێت مەسەن لای خۆیانەوە دەست پێ بکەن بەڵام فەرمانبەری ئاسایی یعنی ئەوەندە کولفەشی نییە لەسەر حکوومەت ئەوەندە کولفەشی نییە مەسەن لە مەکتەبێکە بیزما مۆستا هەیە یاخود چەند کارگوزارەکەی ئەمەندە ئەوە نییە مەسەن موچەکەی ئەوەندە بارگرانی نییە بەڵام مەسەن تۆ کاتێک مەسەن هەز دەکەی 200 یان 500 مستەشاری خانە نشین هەیە یا خەبیری خانە نشین هەیە کە وەکو پێویست وەزیفەکەی خۆی نەدیوە یاخود چەندەها وەزیری خانە نشین هەیەکەوە ئەسڵەن وەزارەتی نەدیوە ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە هەمووی کولفەیان چەندین پەرلەمانتاری خانە نشین ئەمانە چێشەیە ئەمانە قورسایی دروست کرد لەسەر میزانەی هەرێمی کوردستان دەکرێ مەسەن ئەمان ئەگەر زدیبان لە مەسەلەکە ئەمانە لە ماوەی بەڕاستی ماوەی کەمتر لە 6 مانگ هەمووی چارەسەر دەکرا بەبێ ئەوەی کە تۆ پرۆژه یاسایی بۆ دەرکەی یاخود شتێک بچووکە ئەمە زەندێک زار مەسەن بە بڕیاریش دەکرێت بەڵام لە هەمان کاتدا خۆ دەکرێت مەسەن یاسایشی بۆ دەرکرابە ئەمجا کاتی خۆی کە پاشەکەوتیان سەپان باوەڕکە بە 1 هەفتە ئەم سیستەمی پاشەکەوتیان پسەپان بە 1 هەفتە پێنەچوو یان 1 هەفتە هەر قسە بوو لەپڕ بەماوەی 1 هەفتە جێبەجێکرا بەسەر خەڵکدا ئەم سیستەمی پاشەکەوتە کە مەسەن 175 لە مووسەی و 175 تا 55 لە مووسەی خەڵک بڕە بەڵام ئایا ئێستا پاشی ئەمە مەسەن بۆ ناتوان مەسەن وەزعەکە و خۆی لێ بکەنەوە لانی کەم بەنسبەت فەرمانبەرانی گشتی کە هیچ ماوریدێکی تری نییە جگە لە مووسەکەی ئەمە بەنسبەت ئەم چاکسازیەوە بۆیە من وای نبینم کەوا زۆر جدیت هەبێ لە مەسلەی سەرخستن و بەرەو پێشبرنی ئەم یاسایە زۆر باشە بەس سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێمە دەبین ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانیش لە وتارەکەی باسی لەوە کە لیژنیان پێکێناوە سەردانی لایەنە سیاسەکان دەست پێ کردووە بۆ مەسەلەی لیژنەی کارەکردنەوەی نووسینەوەی دەستور یعنی یەکی پەرلەمانە سەردانی لایەنەکان کە یاخود بۆنەوە پێشتریش سەردانی حکوومەتیشیان کردبوو دەستەی سەرۆکایەتی و سەردانی مەسەران بارزانیشان کردو بەڵێ خۆی پەرلەمان نوێنەری خەڵکە مەرجەی خەڵکە ینی خەڵکە خۆیش یەکشت هەیە لە دەستوری هەموو وڵاتان لەرە گەل سەرچاوی دەسەڵاتە بەڵام گەل خۆی ناتوانێت دەسەڵاتە بەکاربێنێ ئەمە پەرلەمانەکەیە نوێنەرایەتی خەڵک دەکات بۆیە پەرلەمان لەو حکوومەتە گەورەترە بەرزترە کە پێچی دێنێ و لە هەر کەسێکی تریش بەرزترە لە هەر کەسێکی تر سەرۆکی حیزبە حیزبێکی سیاسێ بەرزترە ناکرێ مەسەن لە مستەوای خۆی بێنێتە خوارێ بچێ لەگەڵ ئەمانە دانیش ئاسایی سەردانی حکوومەت بکە لەگەڵ دەستی نەخێر سەرۆکایەتی حکوومەت کۆبێتەوە ئەم حکوومەتەکە بە متمانەی ئەو پێکاتوە هەر وەختێک ئیشی بە حکوومەت بێ لێ پرسیینەوە زانیارێکی لە حکوومەت بانجی سەرۆکی حکوومەت دەکا بانجی وەزیرەکەی دەکا بۆی هەیە بانجیانکە بەڵام بۆی نیە ئەم چێ بۆ لایەوە ئەمە سیستەمی پەرلەمانی ئەگەر ئێمە سیستەمەکەمان سیستەمی پەرلەمانی بی دوایە بۆ تێپەڕانی هەندێک شت بە ئیتیفاق بەڕێکەوتن پەرلەمان زۆربەی حیزبەکان لە ناو پەرلەمان هینیان هەیە خۆیان هەیە نوێنەریان هەیە و کتلیان هەیە سەرۆکی کتلیانە دەکرێت لە ڕێی سەرۆکی کتلەکان قسە لەگەڵ حیزبەکان نوێنەری حیزبەکان لەگەڵیان بکرێت تەوەجوی حیزبەکە دەخراتە بەردەمی سەرۆکی سەرۆکایەتی پەرلەمان بۆیە ئەمە پێویست بۆ ناکەکەوە پەرلەمان سەردانی لایەنە سیاسەکان کە وەکو هەیئەتێکی ڕەسمی
بۆ دەستوری حتا بۆ دەستوریش بۆ هەر مەسلەیەک دەکرێت لە ناو پەرلەمان لەگەڵ سەرۆکی کتلەکان ڕێکەوتن بکە خۆی مناقەشە دەکات کۆبنەوە دەکات شتەکان دەخاتە ڕوو بەڵام بۆ ئەوەی کەوا سەردانی لایەنەکان بکە ئەمە ئیشی پەرلەمان نییە. سپاس دەکەم ڕووپاک خام گەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەو پێشنیازە یاسانی کە گەڕاونەتەوە بۆ حکوومەت کەوت ڕاندی دارایان هەیە پێشتر بەپێی پەیڕەوی ناوخۆ وانە بوو کە لە کاتی خوێندنەوەدا داوای ڕێی حکوومەتیان کردووە کردبا یاخود بۆچی ئەمانە ڕاستەخۆ ئێستا نێردراونەوە بۆ حکوومەت یاخودەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ژانی خەڵکەوەیە چاوەڕێی حکوومەت بکەن تاوەکو ئەوان بۆتان دەنێرنەوە. بخۆی نابێ ئەومان لەبیر بچێکە پێشنیاز یاسای پەرلەمانتاران و هەروەها پرۆژەی حکوومەت هەیە کە دێ بۆ پەرلەمان و ئەو دوو سەرچاوە هەیە کە پێشکەش دەکرێت بۆی دوایە ببێ بە یاسا ئەولەویەت ئەگەر پێشنیاز یاسایەک لەسەر بابەتێکی دیاریکراو هەبوو و هەروە پرۆژەی حکوومەتیش لەسەر بابەتێکی هەمان بابەت هەبوو ئەولەویەت بۆ پرۆژەی حکوومەتە. بۆیە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی فەرمی نووسراوی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کردووە کە هەر پرۆژەیەکی حکوومەت لە خولی ڕابردوو و لە کابینەی ڕابردوو پێشکەش پەرلەمان کراوە بەڵام ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردن بۆمان بنێرنەوە بۆ ئەوەی ئێمەش پرۆژەی خۆمانمان هەبێ هەر وەزارەتە و بەجیا و لە هەر بابەتە و لەو چوارچێوەی هەڵەگشتانی کە خستیانە ڕوو بەجیا لەسەر لە چوارچێوەی ئەم نووسراوە و لە چوارچێ وەڵامی ئەم نووسراوە و هەروەها بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێمە بڕیارمانداوە هەروە پێشنیازەکانمان نات بۆ حکوومەت بۆ ئەوەی ڕێی خۆی لەسەر دەربڕێ بەڵام بەداخەوە تا ئێستا ماوەی یاسایی کە بەپێی پەیڕەوی ناوخۆ کە 21 ڕۆژە لە پەیڕەوی ناوخۆ ئاماژە بۆ نەکراوە کە 21 ڕۆژ حکوومەت دوای 21 ڕۆژ حکوومەت وەڵام بداتەوە بەڵام ئەگەر ئێمە بە هاوشێوەی پێشنیاز یاسا لە لیژنە تایبەتمەندەکان سەیری بکەین لە پەیڕەوی ناوخۆ 21 ڕۆژی دیاری کردووە واتە دەبێت لەم ماوەیەدا حکوومەت وەڵامی خۆی بنێرێ بەڵام زیاد لە 21 ڕۆژە تا ئێستا حکوومەت وەڵامی نەبووە پرۆژەشی نەناردووە زۆر باشە بەس ئێمە تەمەنای ئەوە دەکەین وەکو فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان کە ئەم حکوومەتە حکوومەتێکی باش بێ لە باشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکە و هەروە ئێمە ئەگەر حکوومەت کارێکی باش بکە پێی دەڵێن باشت کرد و کارێکی باشە ئەگەر خراپ بکە پەنجە دەخینە سەر برینەکان دەمانەوێت حکوومەتێکی بەهێز بێ بۆی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکە کە ئێستا باز لە خەلەلەکانی حکوومەت دەکەین پێمان وایە کە ئێمە دەبێت ڕێنیشاندەری ئەو حکوومەتە بین نەک حکوومەت و هەروە پەرلەمانی کوردستان فراکسیۆنە جیاوازەکان فراکسیۆنەکانی بەشدار لە دەسەڵات و لە حکوومەت وا بڕوان نەهێزە ئۆپۆزیسیۆنەکان کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەیاری حکوومەتن و هەروە نەیاری ئەو فراکسیۆنانە نەکە لە حکوومەت بەشدار بوونە نەخێر فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان تەواوکەری کارە نالەبارەکانی حکوومەتن کە ئێستا هیچمان نەدیتوە ئێمە تەمەنا دەکەین کە باش بێ و هەروە کە پرۆژەی باشی هەبێ و هەروە کە ئەو یاسانی دەردەچن جێبەجێ بکات باشە بەس وەکو ڕێگاکانی لێپرسینەوە تا ئێستا دوایەوەی کە لەدەی مانگی حەوت متمانە دراوە بە کابینەکە ئەوان هاتوون بۆ لیژنەکان لایەنە پەیوەندەرەکان چونکە باسی وەزیری داراییش کرا کە وا بڕیار و بێتە لیژنی دارایی نهاتوو یەخود لیژنەکانی تر وەزیرە پەیوەندەرەکان دێن وەڵامی پرسیارەکان دەدەنەوە پرسیارانەی کێوە ئاراستان کردو بەڵێ دەمەوێت هەر لێرە ڕای بگەێنم ئێمە وەکو لیژنەی یاسایی پرسیارمان ئاراستەی وەزیری داد کردووە لەسەر کێشەی عەریزە نووسەکان و داوای کۆپیەکی ئەو گرێبەستەمان کردووە کە وەزارەتی داد لەگەڵ ئەو کۆمپانیایە کردوویەتی لە ئەنجامدا کە کۆمەڵێک عەریزە نووس بێ کار و بێ ئیش دەبن و هەروەها لە چوارچێوەی بەرژەوەندی پێمان وایە بەرژەوەندی شەخصی و حیزبی ئەم گرێبەستە کراوە چونکە بە تەندەر نەبووە تەنها یەک کۆمپانیا سوودمەند دەبێ و هەروەها ئەم کۆمپانیایە کە نرخی عەریزە نووسی 25 کردوتە 25,000 لە ڕابردوو کە عەریزە نووسەکان هەبوون بە 2500 عەریزە دەنووسرا و هەروە نرخەکەی 2500 بووە بەڵام لەبەر زۆری فشارەکان و هەروە کارکردنمان لە لیژنەی یاسایی و پرسیارکردن لە پرسیارکردن ئاراستەی وەزیری داد دیارە ئەم کۆمپانیایە نرخی عەریزەی دابەزاندووە بە 15,000 کە کولفەی
کولفەی ئەو عریزەیە ناگاتە 7,000 8,000 زیاتری بۆ ئەو کۆمپانیایە و دەچێتە باخەڵی و قازانجە دەچێتە باخەڵی ئەم کۆمپانیایە بەڵام بەداخەوە تا ئێستا وەزیری داد وەڵامی پرسیاری لیژنەی یاساییشی نەداوەتەوە نەک بێ بۆ پەرلەمان ئیمڕۆ بڕیارماندا کە بانکهێشتی وەزیری داد بکەین بۆ ناو لیژنەی یاسایی لە دوای ئەوەی کە ئێمە بە شێوازێکی فەرمی 2 جار پرسیارمان ئاراستەی وەزیر کردو بەڵام بەداخەوە تا ئێستا وەزیری داد وەڵامی پرسیاری لیژنەی یاسایی نەداوەتەوە نەک هەر تەنها یەک ئەندام پەرلەمان 11 پەرلەمانتار واژویان کردووە و هەروە وەکو لیژنە و 11 پەرلەمانتار پرسیارمان ئاراستە کردو بەڵام تا ئێستا وەزیری داد وەڵامی نەبووە ئێمە ئیمڕۆ وەکو باسم کرد داوامان کردووە کە بانکهێشتی بکەین و هەروە بێ بۆ لیژنەی یاسایی ڕوونکردنەوە بدا کۆپیەک لە ئەو گرێبەستەمان بۆ بهێنێ کە ئایا چۆن کراوە و چۆن دەکرێت یەک کۆمپانیا تەنها بە تەنها مستەفید بێ سوودمەند بێ لەو هەموو خەرجیەی کە بەسەر خاوڵاتیانی هەرێمی کوردستان سەپێنراوە. باڵە سوپاس دەکەم بەس ئەو پرۆژەی کە باست کرد پرۆتت پرۆژێکتان ئامادەکردو بۆ گێڕانەوەی پاشەکەوت یعنی ئەویش پێویستی بە ئەوەیە کە بینێرنەوە بۆ حکوومەت یاخود پەرلەمان بەبێ حکوومەت دەتوانێت پەسەندی بکات کەوت پرۆژەکەی فراکسیۆنەکەی ئێوەیە؟ بەڵێ ئەو پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە بە ئەلکترۆنیکردنی سیستەمی بانکی و هەروەها دروستکردنی حیساب بانقی بۆ موچەخۆران و گێڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانیان دیارە لە لیژنەی یاسایی بە زۆرینەی دەنگ هەروەها لەگەڵ دەستێ سەرۆکایەتی پەرلەمان بڕیاردرا کە بنێدرێ بۆ حکوومەت بۆ ئەوەی حکوومەت میکانیزمێکی گونجایی بۆ بدۆزێتەوە و هەروە ڕای خۆی لەسەر دەربڕێ بەڵام تا ئێستا بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان هیچ وەڵامێکی نەبووە کە ئایا خۆیان پرۆژیان هەیە یاخود ئایا دەتوانن ئەمە جێبەجێ بکەنیان نا بەڵام کە نەشت و ئەمە تەنها پەرلەمان تەنها ئەوە ئەرکێتی کە ڕەئی وەرگێ نەک ڕەئی ئەو فەرزکە ڕەئی فەرزکردنەکە ئیشی پەرلەمانە بەڵام وەرگرتنی ڕەیەکە بۆ سوود وەرگتن لە ڕەئی حکوومەت و کارکردنی پەرلەمانتاران لەسەر ڕەئی حکوومەت لە لیژنە تایبەتمەندەکان ئێمە دەبێ ڕەئی وەرگین دەنا پەسەندکردنی ڕەئی لەلایەن پەرلەمانە و ئەرچی پەرلەمانە. سوپاس دەکەم دکتۆر لەسەر مەسەلەی لیژنەی نووسینەوەی دەستور کە بەڕێز زووتە دەرکی پەرلەمان نیە سەردانی لایەنەکان بکات پێشتریش ناکۆکێکی زۆر لەسەر دەستورە بوو پێ دوای ئەگەر ئێمە دەستورمان هەبێت کێشەکانمان چارەسەر دەبێت بۆن من لە ڕووی ئەوەی کە داهاتەکانی هەرێم مەسەلەن نادیارن لە ڕووی هێزی چەکداری حیزب کە ئێستا لای حیزبە لە ڕووی ینی نەبوونی مؤسسات وەرەخستنی پەیوەندی نێوان دامەزراوەکان بەڵێ خۆی لە وڵاتانەی کە یاسا سەروەر نیە و ڕێزی لێ ناگیرێ بەڕاستی دەستوریش هەر وەکو بەرنامەیەکی سیاسیە لە وڵاتەکە کە دانرێ ینی وەکو ئەو دەستوری مەسەن کە لە سووریا هەیە لە ئێران هەیە لە میسر هەیە وەکو ئەو دەستورە نییە کە لە فەرەنسا هەیە یاخود لە ئیسرائیل هەیە لە بەریتانیا هەیە بەریتانیا چەند دەستورێکی نووسراوی نیە بەڵام پێوەی پابندن ئیسرائیل دەستوری نووسراوی نییە دەستوری نیە وەکو ئێمە کۆمەڵی قانونی هەیە کە پەرلەمانی ڕێخستووە سەرۆکایەتی حکوومەت و ئەمانەی ڕێخستووە بەڵام ڕێزیان لێگرتووە تا ئێستا لە چلوەشتەوە تا ئێستا بەم قانونانە ڕۆیشتون بەسیمە کێشەمان لە نەبوونی دەستور نیە لە کوردستان ئێمە کێشەمان لە ڕێزنەگرتنی یاسایە لە سەروەرنەبوونی یاسایە ئەگەر ڕێز لە یاساکان بگرین یاسای سەرۆکایەتی هەرێمیش و یاسای پەرلەمانی کوردستان و یاسای ئەنجومەنی وەزیران و یاسای دەسەڵاتی دادوەری ئەمانە کە دەسەڵاتەکانیان ڕێخستەوە ئەگەر سەروەریان بۆ دابین بکرێ کێشەکە ئەوەندە زۆر نییە بەڵام بەیانی ئێمە دەستوریشمانە بێ دڵنیا بە مەسەن چۆن ئێستا لە عێراق دەستور هەیە بەڵام کێشەکان زیاترە باشە بەس پێ دوای ئەگەر لەسەر دەستور کە پێشتر خاڵی ناکۆکی دەسەڵاتەکانی سەرۆکێرێم و مەسەلی جۆری سیستەمی حکومڕانی بوو ئەم جارە لایەنەکان بگەنە ڕێکەوتن بەڵام ئەمە خۆی ئەگەر دەستور هەبێ ئەم مەسەرانە تۆز دەگەگلا دەکرێتەوە دیاری دەکرێت کەمتر مەسەن مەجال هەیە بۆ ئەوی کەواتۆ دەستور مەسەن دەڵێ دەستور کە گەل ڕاپرسی لەسەر دەکات دەنجی لەسەردا دەڵێ ماوەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێ مەسەن 4 ساڵە ئیتر 4 ساڵەکەیان دەڵێ 8 ساڵە دوای 8 ساڵەکە پەرلەمان ناتوانێت بێ ماوەکەی درێژکاتەوە دەستکاری دەستورەکە بکات دەستکاری دەستورەکە بکات هەرچەندە لە هەندێک وڵات ئەمەش کراوە بۆ نمونە لە میسر ئەنوەر سادات هات دەستکاری دەستوری میسری کرد بۆ ئەوی کەوا بتوانێت پاش 2 جاری زیاتر چەند جاری تریش خۆی کاندید کاتەوە ئەمەش دەکرێت لە وڵاتانەی کەوا یاسا سەروەر نییە بەڵام هەر چۆنێک بێبوونی دەستورەکە لە نەبوونی باشترە سەبارەت بە یاساکانی پەرلەمان ئەرکێتی کە جێبەجێ کرد چاودێری ئەو یاسانش بکە کە دەری دەکات پەسەندی دەکات چونکە ئەمڕۆ گوێم لێ بوو کە لە ناو پەرلەمانە باز لەوە کرێت کە لە سەدا 30 یاساکانی پەرلەمانی کوردستان تەنە لە سەدا 30 جێبەجێ کراوە بەڵە خۆی
پەرلەمان یاسادادنێ حکوومەت پەیوەند بە حکومی ئەوەی تەماسی ڕاستەخۆی لەگەڵ هاوڵاتیانەیە دێ یاساکان جێبەجێ دەکات جا چاودێریکردنی پەرلەمان لەسەر حکوومەت لەوەیە ئایا تا چەند کارەکانی حکوومەت لەگەڵ ئەو یاسایانەی دەری کردووە یەک دەگرێتەوە لەگەڵ یاساکانی وڵات یەک دەگرێتەوە لەگەڵ دەستوری وڵات یەک دەگرێتەوە پەرلەمانی ئێمە بەداخەوەکەوە لەمە سەرکەوتو نەبووە لەوەی کەوا چاودێری حکوومەت بکات تا چەند کارەکانی بەپێی یاسا کارپێکرا یاسا بەرکارەکان بەڕێوە دەچن ئەمە کێشەی پەرلەمانی کوردستانە بە حکمی ئەوەی خاوەنی ئیرادەیەکی بەهێز نییە پەرلەمانێکی مستەشاری ئیسیشارێ نەیتوانیوە هەم لە کۆنتڕۆلکردنی میزانیا بودجە هەم لە چاودێریکردنی حکوومەت دەوری یەکلاکەرەوە بینی سەرکی سپاسەکەم ڕووپاخانی خولەکیش بۆ بەڕێز سەبارەت بەوەی کە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان باسی لەوە کە پشتیوانی گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێم و عێراق دەکەن بۆ چارەسەری کێشەکان ئایا پەرلەمان ناوێت مەرجعی بدەبێت چ ڕۆڵێکی هەبێ لەو کێشانەی کە لێم هەرێم و بەغداد هەیە؟ بەڵێ پەرلەمانی کوردستان بە شێوەی هەماهەنگی و هاوکاری لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەو کێشانی لەگەڵ بەغدا هەیە بەڕاستی دەبێت چارەسەری بکات بۆ ئەوەی هیچ تر خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند دەبێت چونکە ڕاستە و خۆ زەرمەند بوون خەڵکی هەرێمی کوردستانە باجەکەی دەدا و خەڵکی هەرێمی کوردستانە زەرمەند دەبێت کە بودجە دەبڕێ لە عێراق نایە تەنها خەڵکی هەرێمی کوردستانە موچە وەرناگرێ هەموو کاریگەری ناکۆچیەکانی بەغدا و هەرێم ڕاستە و خۆ موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستانە باجەکەی دەدا بۆیە دەبێت بە ئەرچی سەرەکی خۆیان هەستن هەم دامەزراوی سەرۆکایەتی هەرێم هەم حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ یەکتری بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی نێوان خۆیان و بەغدا و هەروە شەفافبوونی داهاتی نەوت و هەروە ڕادەستکردنی ئەو بەشە نەوتەی کە پێویستە ڕادەستی بەغدای بکات. سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێزان ڕووپاک دکتۆری گیانەگر بە کورتی. سەرۆکایەتی هەرێمی کوردستانێک لە حلکردنی کێشەکان لەگەڵ بەغدا هەرچەندە بەپێی قانونی سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستان مەرجعی باڵای ئەم یاسا پێش دانانی یاسای سەرۆکایەتی هەرێمدانراوە بەڵام یاسای سەرۆکایەتی هەرێم دەڵێت سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوەندا لە ئەوە بۆیە ئەم زیاتر دەبێت بەو دەورە هەڵدەستێت وەکو لایەنێکی تەنفیزی وەکو لایەنێکی تەنفیزی. سپاس بۆ هەردوو وڵاتان سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامێکی خواتان.